شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکار لەگەڵمان دەبێت. وەک گوتم سوپای ئوردنیش هەموو یەکە سەربازیەکانی وڵاتەکەی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە دەڵێت بۆ ئامادەین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر شتێک کە ببێتە هەڕەشا بۆ سەر ئاسایش و سەقامگیری شانشینی ئوردن. ئەمە لە کاتێکدایە کە عێراقیش بە هەمان شێوە هەموو یەکە سەربازیەکانی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. دیار نییە دۆخەکە بەرەو کوێ دەگات، بەڵام لە دوای هێرشەکەی ئەم ئێوارەی ئێران بۆ سەر ئیسرائیل هەرێک لە ئەمریکا جۆ بایدن لە کۆشکی سپیەوە چاودێری دۆخەکە دەکات لەگەڵ جێگرەکەی کامەلا هاریس و هەموو پشتیوانیەکی خۆی بۆ سوپای ئیسرائیل دەربڕی و لە هەمان کاتیشدا فەرمانی بە سوپای وڵاتەکەی کرد کە هاوکاری سوپای ئیسرائیل بکەن لە خستنە خوارەوەی ئەو موشەکانی کە ئێران ئاڕاستە. هەرکەمێک بەر لە ئێستاش دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا ڕایگەیاندووە سەبارەت بەم ڕووداوانە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتووە و جیهان سەرکردایەتێکی لاوازی هەیە. کاردانەوەکان بەردەوامن. سوودانیش هاوکات سەرۆکۆزیرانی عێراق و توێتی داوا لە دۆستەکانمان دەکەین کەم شەڕی لە لوبنان هەیە بیوەستێن و ئاگری شەڕەکە بکوژێنەوە. دیارە کە شرۆڤەی جیاواز بۆ ئەم بابەتە دەکرێت. سنوور میوانێکمان هەیە لە سلێمانیەوە بەڕێز شێروان شمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لەو دەپرسین زیاتر شرۆڤێن بابەتە. بەڕێز شێروان سپاس کە لەگەڵ کوردستان 24 خوێنەوەتان بۆم دۆخە ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ ئاگری شەڕی نێوان حیزبوڵا، حەماس، ئیسرائیل، ئێران ئایا کوێی تر دەگرێتەوە؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئێران ماوەیەکی زۆرە خۆی لادا چ ئێران چ حیزبوڵا خۆیان لادا لەوەی کەوا ڕوبەڕووبوونەوەیەکی فراوان لەگەڵ ئەمریکەکانیان لەگەڵ ئیسرائیلەکان بە شێوەیەکی تایبەت بکەن هەتا ئەوەی کەوا ئێران زۆر ڕۆژ لە دوای ڕۆژ لەلایەن ئیسرائیلەوە ئیهانە کرا سوکاتی پێکرا هەموو هێڵە سوورەکان ئەوەی کەوا دانرا بووکە بۆیان نشکێنرا ئیسرائیلەکان شکاندیان. ئەمە لەلایەکی تر ئیسرائیل بە هیچ شێوەیەک ئامادە نەبووکەوە ئەم شەڕ ڕابگرێ. هیچ هێزێک تا ئێستا نەیتوانیەوەکەوە نەتەنیاهۆ لەم جەنگێکەوە بەرپای کردووە لە لوبنان بە تایبەتی ڕای بگرێەوە ئەو هێرششکەوە کردی سەر ئیسماعیل هەنیە ئەمریکەکان بێدەنگ بوون. وای کرد ئێرانی قستە سوچێکەوەکەوە هەموو کەسێک وای لێ هاتبووکەوە ئێران تاو تەسلیم بۆ ئاڵایستی بەرز کردوێتەوە چونکە ترسی هەیە لەوەی کە هێرشی بکرێتە سەر. بەڵام ئەمەی کەوا ڕوویدا ئەمڕۆ بریتە لەوەی کەوا ئێران ئەگەر چی بێوێکەوە ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستەخۆ لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکەکان نەکات. بەڵام خراە سوچێکەوە لە بەرژەوەندی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران ئەوەی بینیکەوە وەڵامێک بدرێتەوە. ئەبێ ئەو وەڵامە بدرێتەوە بەڵام وەڵامێک بێت کەوا وەڵامێکی جددی بێ لە وەڵامەکانی پێشووتر نەبێت. ئەوەی کەوا ڕوو ئەدا مەسەلەکە لە لای ئەمریکایە. ئەمریکا ئەگەر بێوێکەوە ئەم جەنگە کۆتایی پێبێ ئەتوانێت کۆتایی پێبێنێ هەر ئەم شەو کۆتایی پێبێنێ. بەڵام گرفت لەوەیەکەوە ئەمریکیەکان ئەوان نایانەوێت ئەم جەنگە کۆتایی پێبێ. مشکلەکە لێرایە تەنها ئەوەی بتوانێت ئەم جەنگە ڕابگرێ و فراوان نەبێ ئەمریکەکان نایانەوێت ئەم جەنگە کۆتایی پێبێ. بۆ نایەوێت کۆتایی بێت؟ خۆی لەبەر چەند هۆیەک یەکەمیان دوو ئەمریکا هەیە. ئەمریکای کۆشکی سپی و ئەمریکای ئیدارە. ئەم ئەمریکای ئیدارە و کۆشکی سپیە تەسلیمی نەتەنیاهۆ بووە. هیچ جۆرە سەنگینێکی لە لای نەتەنیاهۆ نیەوە بێجگە لەوەی کە وەڵامی داواکاریەکانی نەتەنیاهۆ باتەوە. ئەگەر چی بایدن بێوێت بەشێری بۆ نمونەیان ڕغبەتی ئەوەی بێکەوە ئەم جەنگە ڕابگیرێت بەڵامێکی ناتوانێت ڕای بگرێت و ناتوانێت فشار بکە چونکە هەڵبژاردنێکی لە پێشە. ئەمە یەک. ئەمریکای دووەم بریتە لە ئەمریکای کۆنگرس. ئەمریکای کۆنگرس پشتگیریکردنی ئیسرائیل بە بەشێک لە فەرمانی خوایی ئەزانن. یعنی بەرە سەرۆکی ئەنجومەنی نێرەرانی ئەمریکا چەند جار بە تایبەت ئەو کاتشکە نەتەنیاهۆ ڕۆشتە کۆنگرس و وتارەکەی خۆی پێشکەش کرد معروف ناسراوە کە ئاشکرایە 40 دقیقا 40 جار چەقلێ بۆ لێدرا. وتی ئەو هاوکاریکەوە ئێمە ئەمریکایەکەین بەشێکە لە ئەرکی ئاینی خۆمان. ئەمە ئەمریکا ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمیان ئەمریکا ناوێ ئەم جەنگە کۆتایی پێبێ. ئیسرائیل سەری ڕمی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەشێکی زۆری بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگای ئیسرائیلەوە ئەپارێزرێن لە ڕێگای ئیسرائیلەوە جێبەجێکرێ. هەر هێزێک تەمەڕود بکە لەو سیاسەتەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە داینەوە ئەمریکا ئەوێت کەوا خامۆشی بکات. حماس حزبوڵڵا ئێران لەو هێزانن تەمەڕودیان کردووە. ئیسرائیل ڕایگەیاندووە کە هێزە ئاسمانیەکانیان هەر ئەم شەو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەونە کار. پێتان وایە ئەو هێرشە پێچەوانەیەی ئیسرائیل بۆ سەر هیلالی شیعی دەستی پێکرده بوو تا ناو ئێران دەیبات؟
لەلایەن ئیسرائیلەوە شتێکی چاوەڕوان نەکراون نییە ئیسرائیل هەر خۆی ئەوەی لە بەرنامەیە بووە تەنانەت ئایا بۆ عێراق بێ بۆ لوبنان بێ بۆ یەمەن بێ و نەتەنیاهو بە ئاشکراوتی لە ڕۆژی ئەو کاتێکەوە حەسەن نەسڕوڵڵا کوژرا ڕۆژی شەمەی ڕابردوو ڕۆژی هەینی ڕابردوو کاتێکەوە وتارەکەی لە ئەنجومەنەتەوە یەکگرتوەکاندا ئەو نەخشەی بڵاوی کردەوە بەرزی کردەوە عێراقی تیا بوو سووریای تیا بوو یەمەن و لوبنان و غەزا لەگەڵ ئێران کەواتە ئەوتی لەم شوێنانەیەکەوە بە ئەو بە شوێنی ژەهری ڕەشێکی ژەهراوی یان بەرەی خراپەکار ناوی برد دەست ئەوە شوێنە زۆر ئاساییە و لە ڕابردووشان ڕوون بووەکەوە ئەو گروپانێکەوە لە عێراقا هەن لە کاتێکا ویست بێتیان یاریشان کرد بێتە سەر پێگەیەکی ئیسرائیلیان ئەمریکی ڕاستەخۆ وەڵامی خۆیان دراوەتەوە نەک وەڵامی عێراقی بەنسبەت ئێرانەوە بێگومان ئیسرائیل وەڵام ئەداتەوە ئایا ئەم شەو ڕاستەخۆ وەڵام باتەوە یان تۆزە دوای بخە ئەم شەو وەڵامی یەمەن باتەوە یان وەڵامی عێراق باتەوە وەڵامانەی ئیسرائیل ئەگەر ئیسرائیل وەڵامی نەبێت ئەم کاتە ئیسرائیل ئەوەی پێوترە هاوسەنگی ڕەدع ترس ئەم کاتە ئیسرائیل ئێران زاڵ ئەوێ بەسەر ئیسرائیلە لەبەر وەڵام باتەوە تۆزێک کەمێک پێش ئێستاکەوە ئێمە دەست پێ بکەین ینی ڕاگەاندنەکانی ئیسرائیلی ئەویان بڵاو کردەوە کەەوە ئێمە وەڵام ئەدەینەوە ئەو بڕیارشکەوە ئەیدەن بڕیارێکی زۆر دراماتیکیە و دوورش نییەکەوە ئەو بڕیارە ئێمە ئەیدەین جەنگێکی هەرێمایەتی بەرپا بکات کەواتە ئیسرائیل باشە شێروان لەم شەڕە هەرێمایەتیە عێراق لەکوێی ئەم شەڕەدایە لەکوێی هاوکێشە سیاسیەکاندا ئێستا ترسێکیش لە عێراق هەیە هێزەکانی وەزارەتی ناوخۆی عێراق هێزەکانی خستۆتە حاڵەتی ئامادە باشیەوە بنکە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق هەیە گروپەکانی بەری مقاومە لەوێ چالاکن ئەوەی کەوا گرفتە ئێمە عێراق ئەبێ بکەین بە چەند بەشێکەوە عێراق یەک بەش نییە عێراقی دەوڵەت و عێراقی حکوومەت و عێراقی پەرلەمان و عێراقی حیزبە سیاسیەکان تەنانەت شیعیەکانیش و هەندێک لە حەشدی شعبی ئەم عێراقە ناوێتەوە ڕاستەخۆ بچێتە ئەم جەنگەوە ڕاستە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی دیبلۆماسیەوە بە تەواوی دژ بە ئیسرائیلە و لە پشتی فەڵەستین و گەلی فەڵەستین و گەلی لوبنانی ئەگرێت بەڵامێکی بەشێکی کەمن لەو گروپە چەکدارانێکەوە ڕاستەخۆ چوونەتە ئەم جەنگەوە عێراق لەکوێیە عێراق ئەگەر هەر بەم شکلەی ئێستا هەیە بمێنێتەوە هەندێک زەرەر ئەکات بەڵام کەمە بەو شکل نییە چونکە وەک دەوڵەت ناچێتە جەنگەکەەوە بەڵام ئەمەی خوارەوە بەری مقاومە لە عێراق ینی زوو پشتیوانی خۆیان بۆ حیزب الله لوبنان دەربڕی وەگوتیان کە ئێمەش ئامادەین هێرش بکەینە سەر ئیسرائیل پێتوانیان ئێستا بوونی بەری مقاومە لە عێراق فاکتە بەم هۆیەوە ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەوانیش لە عێراق پێشتر ئەمریکا لە باتی ئیسرائیل هێرشی ئەکردە سەر ئەو گروپە چەکدارانە ئەوەی بەرەی مقاومەی ئیسلامی عێراقی و ئەوەش تەنها دوانن یان سیانن کە تایبی ئیمام عەلیە و نوجەبا ئەو حیزب الله نوجەبائیش کەمتر زیاتر حیزب الله و کە تایبی ئیمام عەلیە ئەم سیانە زیاتر چوونەتە ناو ئەو بەرەیەوە ئەوە یعنی ئەگەر ئێرا ئیسرائیلیان ئەمریکا لێدان بدات لەو گروپانە بداتیان لە عێراق بدات تەنها لەو گروپانە ئەدا نەک لە حکوومەتی عێراقی نەک لە دەوڵەتی عێراقی بەڵام ئەوەی ئیشکالیەتێک بۆ عێراق دروست دەکات بە قەنەعاتی من ئەمەی خوارەوەیە ئەو قاعدە سەربازیانەی لە عین الئەسەدیان لە هەولێر هەن ئەوە لەسەر ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراقیە هاتوونەتە سەر خاکی عێراقی بۆ دژایەتیکردنی تیرۆر ئەو پرسیارە ئاراستی حکوومەتی عێراقی ئەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو کاتێکەوە ئەم شەو ئەو لە عین الئەسەد وەڵامی ساڕۆکەکانی ئێرانیان بەرز شمێرانی هەر ئێستا بەرەی مقاومەی ئیسلامی ڕایگەیاندووە ئەگەر ئیسرائیل ئاسمانی عێراق بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار بهێنێت بنکەکانی ئەمریکا لە عێراق دەکەنە ئامانج ئەم وەڵامەی بەرەی مقاومەی ئیسلامی لە عێراق ئایامە کاردانەوە نیە بەرامبەر بەو هێرشانە لایەنگرینیە و تێوەگلانیە لە بەرێکی و شەڕە لە نێو خاکی عێراقەوە ئەو بەرەیە بێلایەن نەبووە و تێوەگلاوە هەر لە سەرتاوە هەر لە 7 ئۆکتۆبەرەوە تا ئێستا بێدەنگ نەبووە بەڵام زیاتر هێرشی لەسەر ئیسرائیل کردو ئەگەر ئێستا ئەمریکا من ویستم ئەو خاڵە بڵێم ویستم ئەوە بڵێم بنکەی عین الئەسەد لە ئەمبار ئایا بنکەیەکی سەربازی ئەمریکیە بۆ دژایەتیکردنی داعش و تیرۆر بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی یان بنکەیەکی سەربازی ئیسرائیلیە لە خاڵی پێشەوە دژ بە ئێران چونکە ئێستا بنکەی قاعدە عین الئەسەد ڕاستەوخۆ بەشێک بووە لە بەرگری ئیسرائیلی دژ بە موشکەکانی ئێران پێش ساعتێک ئێستا کرازر ئیسرائیل عێراق ئەبێ وەڵامی ئەو پرسیارە باتەوە ئەوەیە ئیشکالێتەکە بە عێراق دروستەکە ئەگەر ئەمریکەکان لە عێراقا هێرش نەکەنە سەر یان وەڵام نەبن بە بەشێک
لە ئیسرائیل دژ بە ئێران واتە نەچنە ناو جەنگەکەوە و باڵێزخانەی ئەمریکا بێلایەن بێت لەو جەنگە ئەو کاتە بارودۆخە سووتر ئەبێت ئەمە بەڵام پاک شێروان ئەمریکا ئەمریکا ئەوە ڕەت ناکاتەوە هەر خۆشی گوتی کە لە عێراق ئێمە چەندین موشکمان خستۆتە خوارەوە کە ئێران ئاڕاستەی ئیسرائیلی کردبوو لە ئوردن بە هەمان شێوە ینی خۆ ئەمریکا حاشا لەوە ناکات. ئەمە تەجاوزی ڕێکەوتنامەی نێوان ئەمریکا و عێراقا بەبوونی قاعدەی عین الأسد و حەریر لەسەر کاتی عێراقی من ئەوە بڵێم کەواتە کاتێکەوە ئەمە دروسە بێت کاتێکەوە ئەو حاڵەتە دروسە بێت و کاتێکەوە ئاسمانی عێراقی بەکارەهێنرێ بە حیمایی ئەمریکی بۆ لێدانی ئێران ئەوە بارودۆخەکە زیاتر لە عێراقا گەرم ئەکات زیاد لەوە عێراق وەک دەوڵەت ناچێتە ناو بنابێت بە بەشێک لەو شەڕێکەوە ئێستا. باشە بەرز شمێرانی کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا وتوێتی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتۆتە ناو ئاگرێکی گەورەوە و سەرکردایەتی ئەمریکا ونە کەواتە ئەمریکا نەیتوانیوە بە وتەی ترامپ سەرکردایەتی و ئیدارەدانێکی باشی ئەم ئاڵۆزیانی ناوچەکە بکات ئەمە لاوازی دەسەڵاتی ئیدارەی بایدنە یا ئەمە استراتژیەتی ژیرانی ئەمریکا پێتان وایە کام لایەنێت؟ بادوشت بڵێم یەکەمیان بایدن لاوازە بەرامبەر بە نەتەنیاهۆ نەک لاوازە بەرامبەر بە ئێران یان بە لوبنان یان بە حەماس واتە زۆر لەوە لاوااسترەکەەوە ترامپ چاوەڕێیەکە شتێک بڵێم زابتێک یەکێک لە ئەفسەرەکانی هەواڵگری ئیسرائیل وتی ئەمە قسەی ئەوە وتی نەتەنیاهۆ تفی کردە نێو چاوانی بایدن طبعا ئەمە بە حقیقت نا بە مەجاز یعنی ڕاستەخۆ بەڕاستەکەی نا بەڵکو وەک ئێستا هەژمونی ئیسرائیل زیاترەوە لە هەژمونی ئەمریکا لە ناوچەکە ئێستا ئەمریکا ڕەزامەندی ئیسرائیلی ئەوێ نەک بە پێچەوانەوە بۆچی چونکە پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە و نەتەنیاهۆ ئەوێ ترامپ بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ترامپ کاتی ئەو قسەیەکە چونکە ترامپ تونترە هێشتا لە بایدن ترامپ ئەوێت ئەمریکا ڕاستەوخۆ خۆی گورزەکان بۆ شوێنێ نەک ئیسرائیل و ترامپیش بەشێکە لە هەڵمەتی هەڵبژاردن ئەوەی کەوا ئەنجامی چاوەڕێن بیکا و پشت بە نەتەنیاهۆ ئەبەستێ بۆ ئەوەی کەوا لەو هەڵبژاردنە بیباتەوە بە تایبەت لەگەڵ ئەو هەموو هاوکاری ئێستا ئیداری ئەمریکی ئیسرائیل بۆ ئیسرائیل ئەیکات بە ئاشکرا هێشتا ئیداری ئەمریکی بەدڵی ئیسرائیل نییە زیاتریان ئەوێت ترامپ ئەڵێ من ئەو زیاترا ئەدەم بە ئیسرائیل ئەگەر بێت باشە دەمێت و پرسیارت لێکم ینی هەرچەندە بۆ دەنگدەری ئەمریکی پلانی ناوخۆی دیموکراتیەکان و کۆماریەکان گرنگترە نەک سیاسەتی دەرەوە بەڵام بۆ سەرۆکەکان یان بۆ بەرژێرەکان خۆیوانیە دەکرێت پێم بڵێ ئایا بایدن بەم دۆخەوە چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە ئۆکرانیا بەرامبەر بە رووسیا بەم دۆخەوە بچێتە ناو هەڵبژاردن لە قازانجێتی یاخود لە زەرەرەتی بایدن ئێستا بەشێک نییە لە هەڵبژاردن کەمەلە هارێس ئەو جێگرەکەی بێگومان ئەڕوخا بەڵێ بەڵام کەمەلە هارێس هێشتا یعنی تەساوری ئەوە بکە کە دڵخۆشی خۆی دەربڕی لە بەکوشتنی حەسەن نەسرڵڵاه یعنی ئەوەندە هاتە سەر هێڵ ئەمە پێچەوانی هەموو ئەو سیاسەتی کەمەلە هارێز بوو لە مانگەکانی ڕابردوو بەرامبەر بە ئیسرائیل کەمەلە هارێز هێورترە لە بایدن تەنانەت ئەوێ بە شێوەیەکی کەم مامەڵە لەگەڵ ئیسرائیل بکە بەڵام ئێستا لەبەر ئەوەی کەوا هەڵبژاردنە ئەمریکا یان ئیسرائیل بەو شکلە مامەڵاکە ئەوەی پرسیاریکەوە جەنابەت ئەیکەی ئەوەیە گرفتی ئێستا بایدن لەگەڵ ئیسرائیل و ترامپ لەگەڵ ئیسرائیل ئەوەش بەشێکە لە خاڵە خراپەکانی دموکراسی تۆ هاوکاری کەسێک بکەی بۆ ئەوەی کەوا خەڵک بکوژە هێرش بکاتە سەر وڵاتێک جەنگی هەرێمەتی بەرپا بکە لەبەر ئەوەی کەوا لە هەڵبژاردنە بیبیتەوە بە معنای ئەوەی ئەوە بەشێکە لەو سلبیاتەی کەوا خاڵە نێگەتیڤانی هەژمار ئەکرێت لەسەر دموکراسیەت ئەوەی کەوا بۆ بەڵێ سپای پاسداران ئێران دەڵێ ئەگەر ئیسرائیل کاردانەوەی هەبێت ئێمە هێرشەکانمان تونتر دەبێت بۆ سەر ئیسرائیل پێتان وایە ئەم وەڵامدانەوە لە نێوان ئیسرائیل هاوکات ئێران و ئەو شەڕەتوندەی کە لە ناوچەکە هەیە کۆتاییەکەی بەکوێ دەگات ئەم ئاڵۆزیانە چی لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە بەگشتی لەم کاتە هەستیارەدا دەگۆڕن؟ جەنگی غەزە ڕابۆستێ هەمووی ڕائەوەستێ هیچ نامێنێتەوە جەنگی غەزە ڕابۆستێ ئیسرائیل ڕای بگرێت نەخێر ئەسڵەن یان ئەگەر ڕابۆستێت بیانەوێ ئەمریکاوە ئێستا هەیە ڕای بگرن جەنگ لە غەزە ڕابگرن ئەو ڕێکەوتنی کەوا ئیسرائیل چەند جار ڕێکەوتنی ئەمریکا تەنانەت بڕیاری ئەنجومەنی ئاسایشێکی
لە مانگی یۆلیۆی ڕابردووە ڕەفز کرد ئەوە جێبەجێ بکرای ئەم جەنگە هیچی دروست نابوو. حەسەن نەسڕڵڵاه پێش تیرۆرکردنی ئەو ئەتانەوەی ئێمە ڕابۆستین جەنگ لە غەزە ڕابگرن هەموو شتێک کۆتایی پێدا. بەڵام ئیسرائیل ئەم جەنگە ڕناگرێت چونکە ئێستا بۆ نمونە شتێک بڵێم ڕیفراندۆمەکەی خۆمان ئێمە ئەزانین کە حشتی شعبیان حکوومەتی عراقییان دەوڵەتی قوڵ هەر کەسێک ئەو بەرنمەیەکەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان بوو هەی بوو بەڵامێکی ڕیفراندۆمی کردە بیان. ئەوەی کەوان نەتەنیاهۆ ئێستا بەکاری ئەهێنێ لە ناوچەکە بەرامبەر بە لوبنان بەرامبەر بە فەڵەستین ئەو بەرنمەیە هەر هەبووە بەڵام حوتی ئۆکتۆبەری کرد بە بیان و ئێستا ئیسرائیل نەتەنیاهۆ کەوتۆتە سەر کەشوهەوایەتی سیاسی بارودۆخێک وای بەهەلی ئەزانێت تازە ئەوێ بارودۆخەکە بگۆڕێ بەو شکلی کەوا لە مێشکی هەموو ئیسرائیلەکان ئەو نەخشەی کە بەدەستی نەتەنیاهۆ کۆتایی هێنانە بە لوبنان ئەو ئامانجە بەدی دەهێنێت چونکە ینی لە سەرەتای شەڕی حەماس و ئیسرائیل ئەمریکا زۆر هەوڵی ئەوەی دەدات بەرەی جەنگەکە فراوان نەبێت هەتا چەندین کۆبوونەوە لەگەڵ قەتەڕ و بیسر و چەند وڵاتانی عەرەبی کرا بۆ ئەوەی کە بەرەی جەنگەکە فراوان نەبێ بەڵام ئەوەی ئێستا دەیبینین فراوانبوونی بەرەی جەنگ نییە ئایا ئەمە جێبەجێکردنی ئەجەنداکەی ئیسرائیلە؟ ئەگەر جەنابەت بەوردی ئێستا بە مێژووی ڕووداوەکانە بگەڕێتەوە هەر لە 7 ئۆکتۆبرەوە هەتا ئێستا ئەزانیکەوە ئەمریکا خۆی بەشێکە لەو سیناریۆیەکەوە ئێستا هەیە و تەنانەت مەسعود پزیشکیان ئێمە ئەزانین ڕیفۆرمخوازێکە بە ئاشکراوتی ئێمە نامانەوێت بچینم جەنگەوە پێرێ بە IFP وت ئەمریکا ئێمەی خەڵەتاند ڕۆژئەوە ئێمەی خەڵەتاند چونکە هەموو ئەو نامەیە کەوا بۆمان هات لەلایەن ئەمریکەکانەوە بە شێوەیەکی لە ڕێگای بەڵام ئێستا گوتەبێژی کۆشکی سپی قسە دەکات لەگەڵ میوانەکەمان بەردەوام دەبین کاک شێروان ویستمەوە لە بپرسم ئێستا ڕاوێژکار یاسایشی نیشتیمانی ئەمریکا دەڵێت کە هێرشەکان ئێران کاریگەر نەبوون هەر بەڕاستی ئەم هێرشەی ئێران کاریگەر نەبوو بۆ ئیسرائیل واتە وەڵامی توندی ئیسرائیلی بەدوادانایەت ئەو مەبەستی کوشتن بوو مەبەستی زیانی گیانی بوو تا ئێستاکەوە زیانی گیانی نەبوو بەڵام کاریگەری مادی من قەناعەتم هەیە کاریگەری بووەوە داوێتی لە مەتاری بن گۆریۆنیش وعادەتێکی ئیسرائیلیش هەیە کەوا زۆر جار ئێستاکەوە حاڵەتی جەنگە ئەوان یاسایەکیان هەیە پێ ئەوتر یاسای دۆخی تایبەت لە یاسای دۆخی تایبەتە بە هیچ شێوەیەک سوپان ناهێڵێ هیچ جۆرە میدیایەکی ئیسرائیلی ئەو زەرەرانەی کەوا ئەکەوێت لە ئیسرائیل ئایا مەدەنی بێت یان سەربازی بەتایبەت سەربازی ڕابگەیەندرێ ئەمە حاڵەتێکە بەڵام مەسئلەکەی کاتێکەوە ئێران وەڵامی داواتەوە ئەو جەنگێکەوە ئێستا هەیە ئێمە زانینکەوە بە تەواوی خاکی ئیسرائیلی موشکی ئێرانی بەرکەوتجاتر لە 250 موشک ئەوەی کەوا لە دەنگ لە تیشترە لە دەنگ داوێتی لە خاکی ئیسرائیل خۆی بۆ خۆی ئەمە وەڵام داناوەکە لەلایەنی معنەوی و ڕوبەرپەرجانەوەی هەرسوکەوتی ئیسرائیلی ئەوە زیاتر گرنگە لەوەی کەەوە ئایا 10 کەس یان 20 کەس یان 30 کەس بکوژرێن. باش زۆر سپاس دەستخۆش بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆفەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بۆی زۆر خۆش بێ.